ڕێگەی 120 مەتری کراوەتەوە ئەوە شتێکی باشە بەڵام پرۆژان هەیە 150 بکەنەوە بەڵام سیرێکی ڕێگەی کۆیە دووساید نییە یەکسایدە ڕێگەی حاجی ئۆمەران کە ڕێگەی استراتیژی یەکسایدە باشە ئەو بودجەی لەوە سەرفێکی بۆ لەو ڕێگەی تراسەفی ناکەی کە ئەوە ژیانی هاوڵاتی لەسەرە سەهندێ ڕۆک و ڕێگاوبوونێن مەد خوشنینە مەدبێت شوفێرە مەژی بچەک سەرخۆ بڕۆن چونکی ما بخۆ گرفتای ما بخۆ ڕێگوبوونێن مەد خوشنینە ئەگەر دیڤۆ ڕێگوبوونێت کو نەخۆش کو ڕێکێت مە نەخۆش ئەم سەر هەندێ ڕۆژی سەریع بچین طبعا دي تشي ريدونو ريدوني دلتازم بينو دي تشي نخوشي بينو دي تشي حمد عالمك هدا اشكنجه دونو دي صورت ما بيش بينو دي خسارت يوم مالي وجيوني هر دو كده لستا پنجای بگرا لکردستان لستا 50 سطاش است اتکیتی سیاره هاجش نمانیه با نمونه تو لترافیک اوستی لستری پیشوی کە ترافیک سەوز بوو کاتی خۆت هاتکە بڕۆی ترافیک سەوز بوو هیچ سیارە لە پێش نییە دێت هۆرنێک لێ دەیت و ئەڕۆیت یعنی ئەمە هیچ معنایەکی نییە ئەمە ئەتەکێتی هاژشتنی سیارە نییە بە هیچ شێوەیە ئەوەی کە من تێبینیم کردووە لێرە بەداخەوە زۆربەی ئەو کارەساتی هاتوچوانەی کە ڕوو ئەیات هۆکاری سەرەکیان ئەیبینم کە پیاوانە بە حکمی ئەوەی کە من ئێڵم لێرەیە ئافرەتان کەمتر سپی دەکەن کەمتر بە سورعەت بڵێن سیارە لێ ئەخۆن لە جادەکان بەڵام پیاوان ترسیان نییە و زۆر جار سورعەت تووشی کێشەیانەکە.